دادگای هەولێر لە دانیشتنێکی لەسەر تاوانەکانی هاوکار جاف تاوانبارەکان حکمی خۆیان وەگرت هەریەک لەوە بەڵە بجەیی و کارزان و دار و دەستەکەی بە حکومەکەی خۆیان گەیشتن ئەو ئیشەش بە دەستخۆشی لە کاک مەسرور بارزانی دەکەین جەنابی برا گەورە دەستخۆشی لە کاک لاهور دەکەین هاوکارێکی زۆری کردین مادیبوونەشی زۆری خوارد دەستخۆشی لە مامۆستا ئاژی دەکەین مادیبوونەشی زۆری خوارد مەسئول دەستگای زانیاریە لە هەولێر ئیتر ئەوە ڕێگای هەموو تاوانبارێک دەی با خۆیان بگەن ئەوڕۆکە دادگا سەلماندی کە دادگا حکم سەروەرە لە کوردستان گەیشتن ئەو تاوانبارانەی کە دەستیان لە کردەوەی تیرۆریستی هاوکار زافدا بوو بە تاوانی خۆیان گەیشتن ئێمە نەماڵەی شەهید هاوکار زاف دەستخۆشی لە هەموو دەستگا ئەمنیەکان دەکەین شەونخونەشی زۆریان کێشا لە بۆمان لە هەموو کەناڵە کوردستانیەکان دەکەین دەستان خۆشبی مادیبوونەشی زۆرتان کێشا ئێمە مەمنونی هەمووتانی مەمنونی حکومەتی سەرۆکایەتی حکومەتی کوردستانی مەمنونی جەنابی برا گەورەین مەمنونی کاک لاهورین ئیتر دەستان خۆش بیتن ئێوە ئەمڕۆ ئامادە بوون لە دادگاکە لە دادگا بووین چی بوو ئەوەی کە بینیتان و بیستان با بڵێن ئەو دادوەرەکان چیان و باسی وردەکارەکەی وردەکاریەکان هەمووی کاچی من وردەکاریەکان هەمووی دیارن تۆ هەمووی تەسویر کرایە پێویست ناکاتن نامەبەستم وتەی دادوەر ئەو دادوەرانەی کە لەوێ بوون ئەوان باسی چیان کرد باسی تاوانەکەیان کرد ئەو تاوانەی کە کرایە لە بەبەڵگە بوو لە سەتاها زاری پێشێستا کەش ئەو نەوع تاوانە نەکرای لە کوردستان باشە یعنی تو عائلەک لەگەدا بیتن بێ لە عائلێ بە کاملی بتەقێنیەوە ئەوە جەریمەیە دادوەرەکان چیان و دەمڕۆ دادوەرەکان قراری خۆیان وەگرت و قرارش عادلانەیان داڕۆکە پێتان وایە ئەو بڕیارانی بۆ دەرچۆکاکە بەڵێ چەند کەس بڕیاری لە سێداران ئەو 6 کەس نەوانەی بڕیاری دەرچوە لە سێداران ئەوانی تر هێشتا زەرسێکەمانمانە ئەکەی دەبێت جێبەجێکرێتن دادگا سەروەرە ئەگەر جێبەجێ دەکرێت کاردانەتان چیە بێەوە هەموو شتێک لە وەختی خۆی دەکرێتن پارێزەریان هاتووە بەڵێ پارێزەریان لەلایەن تاوانبارەوە پارێش شتیان لە سەرف کرابوو سێ پارێزەریان هات بۆ ڕۆکە ئەو جارە جودا دەبیتن ئامۆزە ئەو جارە جودا دەبی براجیان هەموو شتێک بە کاتی خۆی خۆش دەبیتن بەس ئەم جارە لە سێدارەدانی وانە دەبتە ئەمرێکی دووەلی دەوترێ ڕێکەوتنی سیاسی کراوە ئێوەشی لە ئاگادار کراوەتەوە ینی لە نێوانی ئەمە ڕێکەوتنی سیاسی نیە ئەمە زەریمەیە و کرایە و دەبی خۆیان وەگرن کاری تیرۆریستەکانیش دیارن ئەو تیرۆریستانی کە ئێستا لە دەباشان خۆیان شاردەوە هەموو دیارن وها بە بەرپرسی دەستگای دژە تیرۆرە شتی کەشی کارزان ئەمری ئەدامی هەیە لە کەرکووک ئێستاکە ئەو کارزان و تاقمەکەی هەموو ئەمری ئەدامی هەیە لەگەڵ لە حکومەتی عێراقی لە کەرکووک لایەن بەرپرسانی هەرێمە بەڵێنەوەتان پێدراوەکە و داوێتان ئەوەی علاقەی بە بەرپرسانی هەرێمەوەنی ئەمە ئیشمان لە دادگای کردی ئەوڕۆکە باشە پێتان وایە ینی دادگا بتوانێت بڕیار حیزب بدات بۆن زۆر دادەوترێت کە حیزب پاڵپشتیانە ئەمە هیچ ئەمە خوا بات پاڵپشتمانە هاو کە شەی داوکار غەدی لێ ئەوانی تر بڵێ ئەوانی تر بەخۆیان دەزان چێ پاڵپشتیان هەموو دەزانین چێت دیفاعی لێ دەکاتن تابێت تاالبان دیفاعی لێ دەکاتن ئێوە هەوڵ دراوە با بڵێن سەرۆکێژێتی نیشتمانی کوردستان لە دانیشتێکە باسی لەوە کردوتی ئێمە ڕزان ناوین ئەگەر ڕاستکرد بە باشە وتی ئەوە شەیدی ئێمەیە وتی شەیدی ئێمە بەدوای ڕاز ناکاتن شەیدیوان قسەم لەگەڵ کە سوکارەکەی دەکاتن ڕاز ناکات لە قسەکانی خۆی چەوتە قسەی ڕازی ئێوە هەوڵ نەدراوە قسەتان لەگەڵ نەکراوە با خزمەت بکەم ئەو کابرای دایمەن قسەی خۆی دەخواتەوە کاک ئێوە قسەتان لەگەڵا کراوە ئەبد خینی هاوکار بەهیچ نەوعی محەمەد ئێستا ناکرێت هەوڵ دراوە سازش بکرێ یان دانیشتن زۆریش بەس ئەمە ئەو شتەمان نەکردێ لە ئاستی باڵایە هەوڵ دراوە لە ئاستی باڵا و لە زۆر ئاستان قسەیان کردی لە عەشایر هاتیە تشتی کاتیە بەس ئێمە خینی هاوکارمان دەوێتن باشە ئەوان ئەگەر بیانەوێ لەگەمە دانیشن بە هاوکارمان لۆزندی کەنەوە ئەمە وەزعەکەی دەچنە دەرێ هەوڵ دراوە بە عەشایری و بە سڵح و ئەوانە لەگەڵتان ڕێ بکەن باشە بەڵام سەرۆکێژێتی واناڵێ دەڵێ من ئەوە شەهیدی ئێمەش دەپرسین من وەکو محەممەد زاف من وەکو محەممەد زاف برای شەهید هاوکار پێی دەرێم ڕاز ناکاتن لە بۆی ئەگەر ڕاست کاتن
دەبای دار و دەستەکە بدا دادگا ئەڵێ ئێمە نەبووین ئەدی چێ بوو بابم بوو ڕاستە خۆ پەیوەندیان بە ئێوە کردووە چێ بوو لۆم بسلمێن ئەمە دەرێن فران بوو دوایش یعنی پێویست ناکە برێ من نەبوو بەڵگە تشت هەیە تەسویر هەیە کابرا هاتیە شەو هاتیە قمبلەی بە سیارەی وەیخستیە لەوەی زیاتر ئەمن دەتان برێمە من نەبوو باشە ئێستا بنەماڵەکەی یەکێتین یا یەکێتی نین ئەمە کوردین ئێوە یەکێتی ماوە بەس با خزمەت ئێوە یەکێتی با خزمەت بکەم ئەمە یەکێتەکەی مامین یەکێتەکەی مامین یەکێتی نوێ نین یەکێتەکەی لاهورین ئێوە لەگەڵ ئاوری شێخ ئەمە یەکێتەکەی لاهورین ئەگەر لاهور یەکێتی بی یەکێتین ئەگەر لاهور هەرچی بی ئەمە ئەوی بەڕێزم ئەوڕۆ بڕیاری لە سێدارەدان بۆ ئۆتاخمە دەرچووە بەڵێ دیکەشن کوێ هاوکارەکانیان ئەوان کەی دادگایەکەیان بەڕێز ئەوانیش هێشتا هەشتی مانگی ئینشاڵڵا دادگایی دەکرێت دەستان خۆش